ئەم کاتتان باش زیاتر لە 200,000 فۆرمی کەم دەرامەتان بۆ وەرگرتنی نزیکەی 21,000 شوقە لە نێو هەرێمی کوردستان دابەش کراوە. ئەو فۆرمانە چۆن دابەش دەکرێت؟ کەی ئەو شوقانە دەکەوێتە دەست هاوڵاتی چەند پارە دەدا و دەبێت کەی ئەم شوقانە وەربگرێ. ئێستا من لە زاخۆم بەیانی دەچم بۆ هەولێر سلێمانیش بەسەر دەکەمەوە تەواوی زانیاریەکانتان پێدەدەین. شوقەکانی کەم دەرامەتان چی بەسەر دێ و کەی دابەش دەکرێت لەگەڵمان. ئەمە نەخشەی ئەو باڵەخانانەیە کە تایبەتە بۆ کەم دەرامەتان. بەڕێزانم ئەوانەی پشتەوە شەر بۆ کەم دەرامەتانە، هەمووی بۆ کەم دەرامەتانە. ئینشاءڵڵە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان وا بکات خەم و گرفتی کرێنشینان کەم بکاتەوە. چەند بینایە کاک جگەر خوێنەوە؟ بەلی کاک کامێران تاوان پشتی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستان ڕێزدار مەسرور بارزانی بڕیار دای 20,000 شقê akıncîbûnê Herêma Kurdistanê bêne avakirinê dîf rêja akıncîbûyên îdara serbexweya Zaxo ku 328,000 kes in rêja Zaxo 1892 şeqa dê Zaxoyê neçêkirin. 892 şuqa. Belê. Xelkî feqîrî kem derametî Zaxo înşallah kilîleke werdegrin. İnşallah. Çend kes navî toma kirdo? Tinûrê îdara serbexweya Zaxo 2073 کەسە ئە فۆرمەیەدا گرتی 2073 2015 کەس لە قەزای زاخۆ و 58 کەس لە قەزای باتیفە هەموو ناویان تۆمار کرد. هەموو ناویان تۆمار کرد. بەڵام ئێستا ئەگەر لێکی دەینەوە دووقات زیاترە ناوەکە. یعنی بوو نمونە نە هەر کەسێ فۆرمدا گرتی دێ شقێ وەرگرتن. گەلێکیت هەیەتەن لێبی ئەم قسەی کاک جگەر خوێن لە بیرتان نەچی. دەرێ هەر کەسێک فۆرمی پڕ کردەوە چاوەڕێ ئەوە نەکا شوقەی پێ بدرێ. چونکە فرتوفێڕێکی زۆرەیە خەڵکێک هەیە وەکو جێبیز بوومە دەوڵەمەندە خانوویە سیارە هەیە خۆی بەکەم دەرامەت ناوی خۆی تۆ بالضبط وصلنا كاميرا طبعا عندك بيفر تندينا شلون بيفرا ما يقولي دهات هر تاككيت ناف خزانه دا 13000 دينار زيتر نبتن نه مستفيد بتش حكمتي نه مفادار بتن هيك شيء واكي به هيك شيء واك نه زوي نه شقه نه خاني نه سلفي عقار نه سلفي زواج اجار استفاده نكربتن نكربتن دبي كم درامد بي كم درامد بي بالضبط لازمش سيارك زياتر سرنافينا بت بيدفيا كريو فروتن يكسارها بقينا يك سيارها بتقينيا عندك هيك هاك زقر خوين استخانو يجي لك سيمنوتو بيكسر دي فروشتوا دلي بابلن فقيره بجا اوجي ما بنظر اعتباري ورقرتي ما يقولي لازم كريو فروتن نقيتن كرني بعقاراته حتى جبري 2 صالاج دو صال جبري نوكا كريو فروتن عقاراته ذاكر كي فور مكان بس بيدكا كي دابش دبي خلك هذا برسي هيك كاميران امنا جهشنا مرحله براستي هيش ان شاء الله يعني امنوكا ما لجان ميدانيه تشكرين ما عندك خطوات تهابتين طبعا سوباسيف الجلارين بيوندي دار قاي مقامي الزاخو ريفابريا قشه بيدان الجواكي نقشدان آبادانی باجروانی زاخو ما همه افکاری کردی ام دی ویشولی کن ان شاء الله امید دکم باشه بر لوی کوتای با گفتگو کمان بینی لزاخو لوانه پرسیار بکن بلن او شقانت شی لدواوی امش بو کم درامتانه یاخدنا بله که کامران اوجی طبعا سال 2012 پریکا وزارت نشتجیبون و آبادان کردنی طبعا نهاتینا چه کردنی بريكا بلندر بله اف مجموعها نوطو 8 صديت هواوبيه او مجموعها بلندر کی دیه 35 صديت اوانش بشوش كدا باش دكرين بله هر بوكيم درامتان اوا سروك حكومت هريما كردستان رئيسدار مسرور بارزاني برياره که اینای داره بو ترخان کردن بودجه پیوست بو صندوق نشتجیبون بريكا دسته و برهنانه نه بز بووانا بو 9004 شقت سرانسری هريما كردستاني ضمن يوانا اف شقت هنا 336 شقه الاداره سربخويا زاخوجي دي تمام كن ان شاء الله دي اون جدا باشن سر كيم درامات كواي خير وبركه نزيكي 3000 شقه لداهاتودا لنيو هريمي كردستان بسر كرينشينان دابش دبت دچين بو هولير بزانين لهولير سباس
هاتوومەتە هەولێر ئەو شوێنە بەسەر بکەمەوە کە شوقەی کەم دەرامەتانی لێ دروست دەکرێت تەبان لە دوو شوێن شوقەکان دەستنیشان کراون زەویەکان یەکەیان دەکەوێتە ڕۆژاوایشیان دەکەوێتە ڕۆژهەڵات ئەمەی ئێستا ڕۆژ ئاوایە 59,000 خێزار فۆرمی تۆمار کردیە نزیکەی 6,000 کەس ئەو شوقانەی بەردەکەوێت بەڵام گرینگە بزانی لە چێ دروست دەکرێت کاکە لەسەر ئەو بەرزاییانەیە بۆ بەرچاوڕوونی ڕوپێ و ئالان ئەرسەلان لەگەڵما کاگالان بەستەبت بیناکان لە چێن لێرێ دەبێت ئەلێرە کامە لێ ڕاوەستاینە 3 کیلومتر ئەو هادەڕۆی لەبەرەوەی ئێستا ڕێن نییە لێ ئەمە نەمانتانێ بڕۆین کامەران تقریبن دەکەوتە سەر ئەو بەرزایی ئەو بەرەمان زادەی 120 ئەو بەرەمان زادەی 150 ئەو بەرەشمان ڕێ مووسلا ئەوەی کە ئێستامە ڕوومالەیە ینی دەکەوتە بینی زادەی 120 و 150 باشە خەریتەکەیە ئەوەیان بەرچاوڕوونی زیاترە بەڕای من چانیان ئەوە زادەی 120 ئەوە زادەی 150 ئەوە ڕێ مووسلا ئەلێرە دەی لە بۆی ئەو سەوزایانە تێدەپەڕێنی ئەو دوو نقطەیە هەوە کە بە ڕەنجی کەسک دەستنیشان ئەوە شوقەکانە بەڵێ ئەلێرە شوقەکان ئەوە سەوزاییە دروست دەکرێت ئەوە شقامی ڕێگای مووسڵە هەولێر مووسڵ کەوایە ڕێگای مووسڵە ئەلێرەوە شقامێکی سیمەتری دروست دەکرێت بڕیار وایە لە شقامی مووسڵ ڕاستەوخۆ دێتە شوقەکان بەر لەوەی بگەی بە شوقەکان سەوزاییە شوێنەکەی پێم وایە زۆر باش بێ استراتیژی بێ بەڵام بەو ئومێدەی بزانین دیزاینی ئەو شوقانە چۆن دەبێ قسە دەکەین لەگەڵ دەستەوە بەرهێنان لە هەولێر کاک سامان سوپاس بە ئەو دەرفەتە با بزانین پرۆژەکانی یەکەی نیشتە جێبوون بۆ کەم دەرامەت و کرێنشینان چی بەسەر هەت لە هەولێر لە سەرفەرمانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوای دەرچوونی بڕیارەکە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای هەولێر و دەستەوە بەرهێنان ئامادەکاریمان کرد لەسەر دوو تەوەرکارکرا یەکیان تەرخانکردنی زەویە بە پەلە بۆ خۆشبەختانە زەویەکان دیاری کران لە چەند شوێن لە دوو شوێن و خەریکین لە سنووری سەرۆکایەتی شارەوانی ئەنکاوەش پارچە زەویێکی تر تەرخان بکرێ بەڵام ئەو دوو شوێنەی کە تەرخان کراوە شوێنی گونجاون و لە ناو ماستەرپلانی شاری هەولێرن و ئەو شوێنانش نزیکن لە 120 مەتری بۆ ئەوەی هاوڵاتیان کە تێیدا نیشتەجێ دەبن ئاسانکاریان بۆ بکرێت لە گواستنەوە و هۆکارەکانی گواستنەوەیان بۆ دابین بکرێت ئەمە بینایەکەیە وانە بەڵ چەند تابقەت دواست بەڵ چەند باڵەخانەی لەم شێوە لە هەولێر بەپێی ئەو دوو شوێنی کە دیاریمان کردووە زۆرەکە لە کەرتی باغ و منارەیە کە دەتوانین بڵێن تا 12 هەتا 14 تاوەر دەبێت و بە بەرزی ئەوەندە دیاری کراوە و 3 تایپیشی هەیە لە چەند شوێنی هەولێر باسمان کرد لە چەند شوێن شوقەکان جێبەجێ دەکرێت ناوەکان چۆن دەگەڕێتەوە 59,000 کەس گوتت لە هەولێر بەڵێ بەپێی ئەو بڕیارێک کە درابوو لە ڕێ ئۆنلاینەوە هاوڵاتیان فۆرمیان پڕ کردوتەوە حتمما ئەو 59,000 خەڵکەکی تێدا مستەفید بۆ یاخۆت لە ڕێ ئۆنلاین بووە ئەو لیژنەیە تایبەتمەند دەبێت دیراسەی وردی هەموو ئەو ناوانە دەکات بە ئیشرافی وەکو باسم کرد سەرۆکایەتی داواکاری گشتی هاوڵاتی مستحق دەبێتە خاوەنی ئەو یەکە نیشتە جێبوون چەند هزار شوقە لە سنووری پارێزگای هەولێر 5,000 شوقە ئێستا دیزاینی کراوە و ئەو ڕێژەیەش زیاتر دەبێت لە بۆ 6,000ەکەی نیشتە جێبوون کە لەسەر داوای خەڵکی ئەنکاوەش کە ئەو شوێنانە کە دیاریمان کردو توانین بڵێن لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای شاری هەولێرە بۆیە لە ڕێگای ئەنکاوە و ئەو شوێنانە کە نزیکن لە سنووری سەرۆکاتی شارەوانی ئەنکاوە زەوی تەرخان دەکرێت و بە هەمان پرۆسس کەوای 11,000 شوقە دەبێت لە سنووری پارێزگای هەولێر بە تەحدید لەسەر کەسافەی سوکانی شاری هەولێر ئەو ڕێژەیە دیاری دەکرێت بەڵام حتمما زۆرینەی لە دەتوانم بڵێم لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان زۆرینە لە شاری هەولێر دەبێت. پاشەوەی زاخۆمان بەسەر کردەوە دوای چوینە هەولێر زەویەکانمان بەسەر کردەوە ئێستا هاتووینەتە سلێمانی بزانین لە سلێمانی شوقەکانی کەم دەرامەتان بەچێ گەیشتووە
بەڕێز عەزیز سەعید بەڕێوەبەری گشتی دەستەی وەبەرهێنانی سلێمانیمان لەگەڵدایە. کاک عەزیز لە سلێمانی شوقەکانی کەم دەرامەتان بەکوێ گەیشت؟ یەکەکانیش بوون بۆ نمونە سلێمانی 8600 بۆ سلێمانی و هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین ئێمەش بە پێی شوقە دروست دەکرێت. مۆڵەت ینی مەقسەدم فۆرم چەند کەس پڕی کردوتەوە بەنسبەت فۆرمەوە دیارە ئەوە لە لای ئێمە نەبووە مەرکەزی بووە لە ئەنجومەنی وەزیران ئاگادار نین. ئەوەی کە بۆ ئێمە نێراوە سلێمانی 23,000 فۆرم پڕ کرابەوەیە وەکو پارێزگای سلێمانی. لە چێ و شوقانە دروست دەبێت؟ دیارە ئێمە هەر ڕاستەوخۆ نووسراومان کردەوە بە سەرۆکاتی شارەوانی سلێمانی بۆ ئەوی زەویمان بۆ دابینکەن ئەوانیش بە خۆشحاڵیەوە لە کۆبنەوەی پارێزگا لەگەڵ پارێزگاری سلێمانی ویلایەنە پەیوەنددارەکان ئەوانی ئیعلانیان کرد کە ئێمە زەویمان ئامادەیە لە دوو شوێن لە شاری سلێمانی و هەر کاتێ شوێنێکیانەکەوێتە نزیک لێرە علوجەکەی پێڵێن هەرچەنە کاتە جادەی تاسلوجە و شوێنێکشانەکەوێتە ئەم جهەتی ئاوایی این ڕۆژهڵاتی سلێمانیەوە ئەوان بەنسبەت زەویەوە زەویەکان ئامادەیە و سەرۆکی شارەوانی ڕایگەیان کە هیچ کێشەیەکی زەویان نابێت. ئێمە بۆیە لەسەر ئەساسی لەگەڵ کۆمپانیا ڕێککەوتون شوقەکان بەنسبەت کۆمپانیاوە دیارە ئێمە نووسراومان کرد بۆ کۆمەڵێک لەو کەسانەی لەو کۆمپانیانەی کە کاری پێشووتریان هەیە لەسەر نیشتەجێبوون. ڕاستی هەتا ئێستا وەڵامێکمان لەو کەسانە بەدەست نەگەشتووە تەنها یەک کۆمپانیا وەڵامیایینەوە کە ئامادە ئەبێ ئەوە کە دیارە ئێمە دوای ئەوەی پێوەرەکانمان ئامادە کرد و ڕێنمایەکانمان ئامادە کرد و بە نووسراوێک ئەمە ئاراستی دەستەکرایەوە بۆ ئەوەی لە ڕاستیا ئێستا لە ئەنجومەنی وەزیران و دەستەی وەبەرهێنان هی هەموو پارێزەکان کۆکرێتەوە. باشە دیزاینتان داناوە بۆ شوقەکان چەند نەهۆم دەبێت چەند باڵەخانە دەبێت؟ ئەوانە هەمووی ئەو وردەکاریانە لە ئەنجومەنی وەزیرانە هەموو ئەو وردەکاری. کەوای لە سلێمانی شتێکی ئەو تۆ نەکراوە تا ئێستا؟ ناخر خۆی هەر ئەم بەڵام لە هەولێر یان بە پێی زانیاری ئێمە قسەمان کردووە 20 ڕۆژی تر بناغا لێ دەدرێت. شوقەکان باڵەخانەکان دەست پێ دەکات لە زاخۆ بە هەمان شێوە لە سلێمانی ئەوە نابینی. نه بە هەمان شێوەیە بە هەمان شێوەیە زەویەکان بچین ئێستا دەتوانین بچین بیبینین؟ ئەبێ لەگەڵ سەرۆکی شارەوانیان چکم من نازانم بەتەسلیم بە من نەکراوە. کەوای تا ئێستا بەس قسەیە کە دەگوترێت دووش زەوی کێشێکی زەوی نهاتووە کێشەی نابێت زەوی کێشەی نابێت چکۆم سەرۆکی شارەوانی کۆمپانیا بەڵام کێشەی کۆمپانیا بەڵام کێشەی کۆمپانیا هەیە و پێم وایە دەستێ وەبەرهێنان یا ئەنجومەنی وەزیران خۆیان ئەو کارە هەڵەسن بەو کارە بتوانن کۆمپانیای ڕاستپێرن بۆی ئیشەکان بکە کۆمپانیا سەرکەوتوەکان. ئەم کەیسە بە سیاسی کراوە یانە هیچ پەیوەندیکی بە شوقە دەکرێت بۆ کەم دەرامەتان لە سلێمانی دەکرێت جیاوازی نییە هیچ پەیوەندیکی بە هیچ شتێک نییە و هەمان ئەو ڕێژکانەی کە ئێمە لەگەڵ پارێزگارە کردومانە بەیەک و ئاراستی دەستەمان کردو هیچ کێشەیەکی نییە. ئەو پرۆژە ئەهلیانەی کە لە نێو هەرێمی کوردستان دروست دەکرێت لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی گرانبەهان خۆتان دەزان خەڵکی کەم دەرامەت ناتوانێ بیکڕێ بەڵام پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم کابینەی کە سەرۆکی حکوومەت دەڵێ بۆ کەم دەرامەتان ئەم شوقانە دروست دەکرێت نرخەکەی وەکو ینی بەشێکی زۆر لە کرێنشینان دەڵێن گونجاوە. بابزانین بەرهەم قەرەداغی سەرۆکی کۆمەڵی کرێنشینە سەبارەت بە نرخەکە چ دەڵێ؟ باشە بەڵام دەبێت حکوومەت خۆی هاوکاری ئەو نرخەبێ لەبەری وەبەرهێنەکان ئامادەیان تێدانێ بۆ سعر دروستکەن چکە 40 وەرەقە پێشەکی وەرە ئەگرێ وەزای دەرمانگانە کرێکی ناتوانە لە یەک کاتە بڵێن مقدمەی 40 وەرەقەکە بامە تا ڕادێک ئاسانە لەوانەیە بتوانێت وەبەرهێنەران ناتوانن وەبەرهێنان ناتوانن نایکەن لەبەری وا فێرکراوە. بەڵام لە هەولێر خۆم بینیم بەدەیان کۆمپانیا پێشکەشی کردووە لە زاخۆ بەدەیان کۆمپانیا تەقدیمی کردو. لێرە تا ئێستاوی کە من ئاگادارم هیچ وەبەرهێن تەقدیمی نەکردووە. لێرە مەقسەد چێن لە سلێمانی لە سلێمانی تەنها یەک وەبەرهێن تەقدیمی کردەوە ژارێش تا ڕێکارەکانی نەکراوەتە شوێنی خۆی چونکە ئەڵە من ناتوانم بە 40 وەرەقە پێشەکی شوقەیەک دروست کەم و دوای ماگانە پارە لە خەڵک چەنم ئەبێ حکوومەت خۆی یارمەتی وە ینی ئامادەکاری نییە لە کۆمپانیاکان لە سلێمانی تا ئێستا ئامادەکاری بەڵام لە هەولێر هەیە لە دۆکێ لە زاخۆ هەیە لە شەقڵاوە هەیە حەزەکەین لێرە ژە بێ بەس کە نەبێت چی بکەین ینی هەندێک وەبەرهێنەیە لێرە وا فێرکراون کە ئیلا ئەبێت تێچووی ئەو یەکەی کە دروستەکەن تەواوی پارەکەی لە وڵاتی لەگرێ اینجا دەستەکەن بە دروستکردنیەکانە هیچ عیلمێکی تێدا نیە بەوە. باشە لە سلێمانی دەگوترێ
بە حیساب زەوی تەرخان کرابێ بەڵام گەڕام نەمبینیەوە یەک زەویم نەبینیوە نە شارەوانی وەڵامی هەبوو نە دەستەوە بەرهێنان ئەو زەویانەشی کە سەرۆک شارەوانی بە حساب ئەڵێ تەرتیبمان کردو دامانەوە ئەگەر داژمەنێ شوێنەکانی باش نییە چکەیان لە ڕێی تاسفوجەیە یەکیان لە ڕێی تانجەرۆیە ئەم دوو شوێنە خۆت بینی کە زەویەکان نانە هەتەنا بەس باسییان کردووە هەتا ئیسا بەردی مناخەدا نەنراوە یاخود زەویەکە پیشانی کەس نەدراوە بۆیە ئەو زەویانە لەو شوێنانە هاوڵاتی خۆی ئەتوانێت بە بڕێکی پارەیە بە بڕێکی کەمتر لە تێچ ئەو شوقەیە خۆی لێ خانوێ بکڕێ واتە لە تاسفوجە هاوڵاتیەک نەک ئەوەی کە سێ دەفتەر با بە شوقەیەک چێ ببیە لە شوقەیەکە تیادا بنووشێ ئەتوانێت بە دوو دەفتەر با زمانی کۆمەڵاتی قسەکەین ئەتوانێت بە دوو دەفتەر ببێ بە خاوەنی خانوویشی 200 مەتری لەو مانتیقانە خۆی کەوایە مەبدەئیە لە سلێمانی پرۆژەکە وەکو پێویست بەڕێوە ناچێت ناخێ تام دەقێ بەڕێنەشەوە باشە ئێوە وەکو کۆمەڵی کرێنشینانی کوردستان پەیامتان چییە دەتانەوێت چ بیکرێ باشە پەیامانەوەی بە تایبەت بۆ سەرۆکی شارەوانی بۆ لەیلاخان زەوێکی باش دابینکە ئەگەر زەویەکە باش بێ وە بەرهێنەکان یەنە پێشەوە لایانی کەم تموحی خزمە گوزارەکەی ئەبێ وە بەرهێنەکە چونکە بەڕاستی ساگە تۆ سەریکەیت پرۆژەیەک لە تاسفوجە بێلانەی وە بەرهێنەکە بۆیانیکە ئەلە شوێنی خزمە گوزارەکەی بۆ من بەکەڵکم نایە بەڵام ئەگەر بێتە ناو شار و هەر بۆ هاوڵاتەکانی ژانی هاوڵاتێکی کەم دەرامەت بگاتە تاسفوجە بەچی هاتوچەی ناو شارکە خۆ ئەوەندە پرۆژەکە بەگشتی کە لە هەرێمی کوردستان ئەمە باسی کوردستان بکەین گرینگە بۆ کرێنشینان تاچی دەی چۆن گرنگ نییە هەموو یەکەیە کە دروست دەکرێ گرنگە بەڵام بەمەرجێ بۆ کەسانی کەم دەرامەتان دروست کرێ هەتا ئێستا مۆڵەت بە 210,000 شەجێبوون درا لە هەرێمی کوردستانە بەڵام لە سەتا ئەتوانم بڵم پوین 26 بۆ خزمەتی فەقیر و ژار بۆ بەکەم دەرامەتان بۆ باقی ئەوەی کە هەبووە بۆ وەسەد و سەر و وەسەد بووە ئەنی کەسانی دەوڵەمەند زۆر سوودیان لەبینیەوە تۆ دەزانی ئێستا لە هەرێمی کوردستانە 1,32,000 عەرەب لە هەوڵ یەکەی شەجێبوونی کڕینیان 680,000 شەجێبوون لەلایەن کۆمپانیەکان دراوە بە عەرەبەکان ئێستا ئەزانی ئەو پرۆژانی کە دروست دەکرێت لە جنوبەوە مشتریان بۆ دۆزنەوە ئەگە پیانە فرۆشن ئەمانە هەمی خەتەراتێکی زۆر گەورەیە بەڵام ئەو شوقانەی دروست دەکرێت ئەهلی بڵێن کۆمپانیەکانی ئەهلی بۆ عەرەبە بۆ خەڵکی بێگانەیە بەڵام ئەوەی کەم دەرامەتان بۆ خەڵکی خۆمان بۆ خەڵکی خۆمانە بەڵام دەبێت دەستی پێ بگرین ئەبێ حکومەت دەستگیرۆدەی کۆمپانیەکە بێ یان خۆی هەڵچێ بەکارەکە یان ئاسانکاری بۆ وەبەرهێنانەکە کە ئەیانەوە بیکەن یاخود زەویەکی باشی بۆ دابینکە سەبارەت بە پرۆژەکانی کەم دەرامەتان مەلایەسینم لەگەڵە یەکێکە لەوە بەرهێنەرە دیارەکانی کوردستان حەز دەکەم بزانم ئەو شوقانەی کوردستان لەگەڵ ئەو شوقانەی کە ئەهلیە دروست دەکرێت جیاوازەکەی چیە چەندە لە بەرژەوەندی کەم دەرامەتانە مەلایەسین پێم برێ ئەم پرۆژانەی کە ئێستا دروست دەکرێت بە ناوی کەم دەرامەتان گرنگەکەی لە چدایە پرۆژەی دروستکردنی 20,000 نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتان پرۆژەیەکی پڕبایاخ و استراتیجیە لە ئێستاە ئەتوانم بڵم ئەبێت بە یەکێک لە دەستە گوڵە زۆر جوانەکانی کابینێنەوە ئەگەر هەوڵ بین ئەم پرۆژە بچێتە وار جێبەجێکردنەوە چونکم جیاوازەکەی تەنها لە نرخ و بابەتی کوالیتی و ئەم شتانانە جیاوازەکەی ئەوەیە خەڵکی کەم دەرامەت کە ساڵانێکی زۆرە بێزار بوون بەدەستکرێتێتیوانێ دەتوانن بەشداری بکەن لەم پرۆژانەیە من لە سلێمانیەوە بەدواداچوونم کردووە لە زاخۆ لە هەولێر لە شەقلاوە لە زۆربەی جێگەکانی کوردستان پرۆژەکە دەکرێت بەڵام لە سلێمانی سەرۆکی دەستەوە بەرهێنان دەڵێ کۆمپانیایەک نییە بێ و پرۆژانە جێبەجێ بکە ئەم پرۆژەیە هانی وەبەرهێنەر نادا قازانجی زۆر بکە هانی وەبەرهێنەر نادا قازانجی زۆرکە بۆی وەبەرهێنەر احتیمالی وەبەرهێنەر زۆر باشەکان خۆیان لەم پرۆژە ئەجزەوەی اعتیزار نووسن بەڵام ئەگەر سیاسەتی شارەوانە پەیوەندیدارەکان سیاسەتێکی ژیرانە و تەندروست بێ بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئەتوان ئەوان هانی وەبەرهێنەر بن ئێمە ئەو هەموو ئەرزەمانێ یاومانە بە وەبەرهێنەرەکان بۆ ئەم جۆرە پرۆژانە قەیچەکە بە کەم دەرامەتانی کوردستان بێن لە شوێنێکی استراتیجی ناو شارەکان نەزەویان بۆ دابینکەن لەو کاتەیە چی ڕۆدا برای شیرینم کاک کامەران یەکەم ناکرێمە کرێنشینەکان فڕینە شوێنێکی دوورە شار ئەوەی کە جاران ئەیدا بەکرێسە بیا بەکرێ سیار و بیا بە بەنزین و بێتەوە بۆ شارەوانی ڕۆلی زۆر گەورەترین ڕۆڵ ڕای شارەوانێ دەبا بەیانی بێت شارەوانی هەنە شوێنی استراتیجیانێ لە ناو شارەکانە ئەعلانیکە گەر سەدان وەبەرهێنەر سەرەی نەگر بۆ ئەم پرۆژەی نیشتەجێبوونە ئەو کاتە تۆ من وەک وەبەرهێنەر بانگ مەکە لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکەەوە لە ئێستا کاریگەری دروستکردە سەر نرخ بە دڵنیایەوە سەر نرخی پرۆژەکانی تر بەهۆی دروستکردنی ئەم 20,000 نیشتەجێبوونەوە داوەزینی بەرچاوی بەخۆی دینی
دکتۆر هەرچی خێزانی کەم دەرامەتە چاوی لەسەر شوقەکانی کەم دەرامەتانە بەڵام تەمەشا دەکەینێ بەس زەوی دیارە تاوەکو ئێستا لە هەندێک شوێن کەی دەست بە بناغەکە دەکەن باڵەخانەکە بەرز دەکەنەوە بەخێر بێکا کامران طبعا ئێمە لە زاخۆ بەردی بناغەماندانە و جنابەت سەردانی شوێنەکەت کردووە و ئینشاءالله لە نزیکترین وەخت ئەوێ دەست پێ دەکرێتن هەولێر زەویان بۆ ئێمە دەستیشان کردووە ڕاستی ئیجراعاتی زەوی وەرگرتن و ئەوانە هەندێکی ماوە ئەگەرنە لە هەولێریش پارێزگای هەولێر جەنابی پارێزگار حازریان هەیە کە ئێمە بە زووترین کات دەست پێ بکەین پرۆژەکان هەروەها لە شارەکانی تریش ئەخیر جار ئێمە لە سلێمانی نووسراکمان بۆ هات نووسراوەکمان بۆ هات دەڵێ شارەوانی زەویەکەی دەستیشان کردووە و بەرهێنەریشان دەستیشان کردووە ئێمە وەڵاماندانەوە گوتمان بە زووترین کات ئیجراعات دەست پێ بکەن بۆ ئەوی بتوانین لە بەلانی کەم پێش سەری ساڵ چەند شوێنێکی نوێ دەست بە کاری بیناسازی بکرێتن بۆ ئەو شقانەی کە بوو کرێنشین و کەم دەرامەتانە طبعا کەم دەرامەتانی وەزارەتی ئەوەدانکردنەوەش ئێمە بجەیەکی پێویستە بە پێی بڕیاری جەنابی سەرۆک وەزیران ئەو بجە دەبی دەستەوە بەرهێنان بووی بۆ سندوقی ئەعمار دابینی بکاتنێ مە نووسراومان کردووە بۆ نووسینگەی سەرۆک وەزیران ئینشاءالله وەڵامەکەی بە پێی ئەوەی بێتەوە ئێمە بتوانین چەند پرۆژەیەکی تر لە شوێنی جیاوازی کوردستان تەرخان بکەین بۆ ئەو بجەیە دەستمان بکەویتن و بتوانین ئەو 2004 یەکەش لە ڕێگەی وەزارەتی ئەوەدانکردنەوە جێبەجێ بکرێ ئەمانە 2004 ئەو یەکانن کە ماوەیەکی زۆری بەسەر چووە بەشێکی زۆریان لە قوناغەکانی دروستکردنی جیاجیایان هەیە و ئینشاءالله بە زووترین کات ئەمانە تەواو بکرێن و بدرێنە ئەو خەڵکەی کە کەم دەرامەتە ئەوانەی ئێمەش کە وەکو دەستەوە بەرهێنان لە زاخۆ دەستمان پێ کردووە هیوادارین بتوانین بە زووترین کات ئەم پرۆسەیە دەست پێ بکەین و لە ماوەی 1-2 ساڵی داهاتوو تەسلیمی خەڵک بکرێت زۆر باشە دکتۆر کوردستان بۆ ئێمە گرینگە لە هەر شوێنە خێزانی کەم دەرامەت هەبێ خەمی ئێمەیە لە زاخۆ بەردی بناغا لێ دەدرێ لە هەولێر لەگەڵ دەستەوە بەرهێنان قسەم کردووە بەشی هەولێر دەڵێن 20 ڕۆژی تر 30 ڕۆژی تر کۆمپانیاکان دەست بەکار دەبن لە هەندێک شوێنی تر بە هەمان شێوە بەڵام لە سلێمانی زەویم نەبینیەوە دکتۆر دەگوترێت لە شوێنێکە بەشێک لە سندیکای کرێنشینان و بەرپرسان ئێمە لە کتابەکەی وەبەرهێنانی سلێمانیش کە بۆ ئێمە هاتووە دەڵێ شارەوانی حازرە زەویەکەش حازرە بەڵام دەبێ ڕەزامەندی دەستەوە بەرهێنان بدرێتن لەسەرەوە بەرهێنەرەکە ئێمە ڕەزامەندیمان داوە نووسراومان جارێکی تر بۆیان ناردووتەوە دەڵێن ئەو مواسفاتانەی کە پێشتر بە ڕەزامەندی جەنابی سەرۆک وەزیران ئیعلان کراوە ئەوە بەرهێنەرە اختیارکەن کە ئەوان دەستیشانیان کردە بۆی دەست بەکار بن بەڵام ئەو بەرهێنەر کەمە لە سلێمانی کەس ینی یەک کۆمپانیا پێشکەشی کرد یەک پێشکەشی کردو ئەم مەجبورین تەعامل لەگەڵ ئەو یەکە دەکەین هیچ کێشەمان نییە باشە سەبارەت بە ناوەکە خەڵکێکی زۆر خۆت دەزانی زیاتر لە 1990 کەس ناوی لە فۆرمەکە تۆمار کردووە پاکتاوتان کردووە خەریکێن لژنەی تایبەت لە پارێزگاکان دانراوە لە هەندێک شوێن ینی قۆناغێکی باشی بڕیوە ناو دەرچووە بەڵام ناوەکان هێشتا نەگەشتە قۆناغ کۆتایی چونکە بەڕاستی تەدقیقێکی جار زۆری دەوێتن خەڵکێک تەقدیمی کردووە ڕەنگە لە ناو ماڵێکدا چەند کەسێک تەقدیمی کردووە کە ئەمەش بەڕاستی ینی ئەرکی لژنەکانی قورستر کردووە ئینشاءالله بتوانانی لە ماوەیەکی زۆر کەمدا لەگەڵ دەستپێکردن ناوەکانیش ئیعلام بکرێتن و ئەو 20,000 یەکەم بدرێتە 20,000 کەس خەڵکی تر بە پێی نووسراوی جەنابی سەرۆک وەزیرانیش کە نووسرا بە ئێمە ناردووەکو فەرمان خەڵکی تر ئەوەی کە دەمێنتەوە لیستێک دروست بکرێ ناوی لیستی چاوەڕوانیە ئەم پرۆژەیە و ئەم پرۆسەیە بەردەوام دەبی تاکو زۆرترین خەڵکی هەرێمی کوردستان سود لە پرۆژەکانی و بەرهێنان وەربگرن کە بە نرخێکی کەم دابش دەکرێتن شەرت و بەنزەکان چین جێویست بوومە دوو ئۆتۆمبیلی بەناو بێت شمولی ناکە پێش 2 ساڵ خانووی بەناو بێت شمولی ناکە ئەمە هەمووی ئەو مواسەفات و ئەو مەرجانەیە کە لە محافظات و لە ئیدارە سەربەخۆکان هەیە ئەوان بەرپرسن لەوەی خەڵکی شایستە هەڵبژێرن ئەوان تەحملی مەسئولیت دەکەن و ئەو مەسئولیت لە سەرشانی ئەوانە ئەو مواسەفاتانە پێشتریش هەبووە لە هەندێک شوێن هەندێک نموزەژمان هەیە دیسان جارێکی تر ئەپدێت دەکرێنەوە بە دڵنیایی ئێمە داواشمان لە خەڵکی کوردستان کردووە ئەوەی کە پێویستی پێی نییە ئەوەی کە شایستە نیە بە خۆی سەحب بکاتەوە و خەڵکێکی شایستە ناوی لە ناو لیستەکان ناوەکان کەی دەردەچن کاتەکەم بدێ دکتۆر من ناتوانم ماوەیەکی تر 2 مانگی تر هەوڵ دەدەین لە حدودی چەند مانگێکی تر ئەم بابەتەیەک لای بکرێتەوە و پارێزگاکان ناوی تەواویان لە بەردەست هەبێ و لە سایتی تایبەتیش بڵاو کراوێتەوە بناغە پێش بڵاوکردنەوەی ناوەکان دەبێت بە دڵنیایی دەست پێ دەکەین ئەو جەبانەوەکان بڵاو بکرێتەوە کێشەمان نییە
عینی زاخ و نەوەکان جاری اختیار نەکراوە بۆ ئەو 575 کە دەست پێکراوە چکە محافظی زاخۆ سەرۆکی یەکەی ئیدارەی زاخۆ داوای کرد کە تدقیقێکی زیاتر بکەن لەوانەیە خەڵکە فۆرمەکەی پڕ نەکرد بێتەوە شایستەش بێ با بشتە ناومنافەسە گوتمان با بشتە ناومنافەسە هیچ کێشەمان نییە. پاش وەرگرتنی زانیاری دەرەنجام شوقەکانی کەم دەرامەتان لە نێو هەرێمی کوردستان لە زۆربەی شار و شارۆچکەکان دەست پێ دەکات. لە هەمان کاتدا لەگەڵ دەستپێکردنی بناغەی شوقەکان لە ماوەی نزیکی داهاتوودا ناوی ئەو خێزانە کەم دەرامەتانەی کە بەفعلی کەم دەرامەتن وەکو دەستەی وەبەرهێنان باسی لێوە دەکرێت ڕادەگەیندرێ. بەو هیوایەن کرێچی و کەم دەرامەتان لە نێو هەرێمی کوردستان هەر نەمینێ. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە کامەران.